وەکو دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەو ڕەوشەنە هەموارە ئەمنیەی کە ڕووی لە دەڤەری برادۆز کردووە تایبەت دوای ئەو ململانەی نێوان هێزەکانی پەکەکە لەگەڵ سوپای تورکیا ڕەوشێکی هەمواری ئەمنی لەم دەڤەرەدا هاتوۆتە ئاراوە. ئەم ناوچەیەش بە تایبەتی ئەو لووتکەچیانەی کە سوپای تورکیا هاتووە نزیک لەو گوندانەیە کە بەشێک لە قوتابخانەکانی ئێمەی تیادا بۆ نمونە لە گوندی بەرمیزەوە بگرە تا دێتە ناوچەکانی لێلکان لە دەشتەهێر ئاڵەکان و تابلە سەنان و گۆڕەشێر و گۆڕەشاو تا خەلیفان و سیدەکان ئەمانە هەموو قوتابخانەکانی سنووری بەڕێوەبەرایەتەکەی ئێمەی لێ ئەوەی بەلای ئێمەوە گرینگە بەڕاستی گیانی قوتابیان و مامۆستایانە پێشتریش لە ساڵانی ڕابردوش ئەو حاڵەتەمان هەبووە کە لەشکرکێشی سوپای تورکیا خود بردومان هەبووە ئێمە وامان کردووە قوتابیانی ئەو قوتابخانەنە بێن لە شوێنە ئارامەکان لە قوتابخانەیەکی تر تاقیکردنەوەکانی خۆیان و هەر ئەو مامۆستایانەی کە لەو قوتابخانە سەرپەرشتیوە تاقیکردنەوەکانیان کردووە بە شێوەیەکی احتیاطی تاقیکردنەوەکان ڕۆیشتن بەڵام ئێمە لە دوو ڕۆژی داهاتوو ئینشاڵڵا مەیدانیان سەردانی ئەم دەڤەرە دەکەین بۆ ئەوەی بە هەماهەنگی لەگەڵ مامۆستایان و بە پلانی خۆمان چی بکەین بۆ ئەوەی ڕەوشەکە بە ئارامی بەڕێوە بڕۆ لەو ڕۆژانی ڕابردوو و ئەگەر خوا نەخواستە حاڵەتەکە گەیشتە ئەوەی کە ئەوە بکەین کە قوتابیان لەو قوتابخانەنە بگوازینەوە ئەوە پلانی دیکەمان هەیە دەیبینە ئەو ناوچانەی نزیکترین گوندەکان لەوێ تاقیکردنەوەی خۆیان ئەنجام بدەن